او بنا اوسع ها کاکە لە سعات دوی شۆم شەڕە بەردەوامە داعشەکان قەناسیان پێ جۆری چەکەیان قەناسە ئەم وتیە لە کۆنا ئیشەڵا لە ماوەی چەند ساعتێت نیو ساعاتێ ساعاتێتتر ئیشەڵا کۆنتترۆلە کرێ کۆتایی بەم شەڕەدی رضوان شاه نعقلك والله بۆ بۆنێ قەناس و تا ئێستا حدود زیاتر لە 30 کەس بۆ 25 کەس بە قەناس بە شەید بووە بێزگە تەقینەوەش بووە و ئەوەشە تا ئێستا بەردەوامەوە تەقیەوە لە پشمانەوە تەقاکەن ئەوەی نەکەی داعشەوە تەقاکە ناو بینایەیە لە سەعات 3:30 بەیانیەوە ئەمەم بەزمە هەیە.